پێچەوانەی هەڵکەوتی سروشت و ناوەکەی تا لە دەشتاییەکانی ئیدارەی گەرمیان نزیک دەبووینەوە ڕێژنەی باران بەتینتر و بەگوشمتر دەبوو. هاو کاتی ژمارەی هاتوچۆکردنی دەڕاستەکان لەسەر ڕێگاکەش زیاتر بەدی دەکرا. بەشێک لە جوتیاران کە بەهۆی ترسیان لە بروسکە و چەخماقەی ناوەختی کەش و هەوا و ڕێگری لە ئاگرگرتنی ڕەنج و ماندووبوون و چاوەڕوانی یەک ساڵیان گەنم و جۆکانیان دروێنە کردبوو، بەڵام بارانە بەلێزمەکە بەرهەمەکانی ئەوانیشی تەڕ کردبوو. من خۆم گەنم کڕم، ئێستا گەنمە کڕم 4 ڕۆژ پێ ئێستا بە 700 دەمان کرد. ئێستا کە ئەڵێن ئەم ئەرقەلەیان دروست کردووە بۆ ئەم ڕەسیدە تەنی گەنم ماری خۆی 100,000 هاتووەتە خوارە بۆ فەلاح زۆرە، فەلاح شینێکی فەقیرە، یعنی زۆر ناڕەحەتە بین بەدەستی فەلاحەتەوە. 3 ساڵە بەرەبوومانیە لەم دەشتی گەرمیانە، هەمومان خەسارەمەندین. ئێستاش داوا لە حکوومەتەکەی ئاسانکاریمان بۆ بکاو بۆ ئەم کوشت و کاڵە بۆ برا فەلاحەکان. بەشێکی دیکە لە جوتیاران لە دەشتاییەکانی ناحی باوەنووری سنووری ئیداری گەرمیان سەرقاڵی دروێنەکردنی بەرهەمەکانیان بوون. جوتیاران داواکارن حکوومەت زووتر سایلۆکان بە ڕوویاندا بکاتەوە تا ئەوەی بەرهەمەکانیان خەسار نەبێت. خەلەودانی ئیمساڵمان زۆر باشە، لەخواوە زیایە و 1 و 12 و 1 و 10 و 1 و 15 بڕیە و هەتا 1 و 20 بڕیە خەلە ئیمساڵمان. ئەی معاناتەکەتان چییە؟ وەڵی ترەوەتانە ئەیوێن بۆ بازار ناڕوە، توجار سایلۆن نەکریاوەتەوە و توجارەکانیش داوای هەرزانەکەن بە 630 و 650 پەلەپەلی لە ئاور و هەورە برسکە زۆر ترسیاین، بۆیە ئاوا پەلەکەین و دەڕاستە کەمە دەست ناکەوێ و خاوەن و شۆفێری دەڕاستەکانیش معاناتیان لەگەڵ کەش و هەواکە هەیە و دەڵێن بەهۆی شێداری دەغڵەکان کارکردنی ئەوان قورس و خاوەتەوە. لەدەی 5ەوە درە و لە گەرمیان بە شێوەیەکی تاکە دەستی پێکردەوە نزیکەی هەفتەیەک بۆ 8 ڕۆژ 9 ڕۆژێکە بێ درە و دەرچووە. تقریبان لەدەی 5ەوە ئەمسا درە و دەستی پێکردەوە ناو بە ناو تاکوتەرا وەکو وتیشم بە تەواوی هێشتا بەخوا گەنم و جۆکە وشک نەبووە بە تەواوی. ئێستا ئەبێ بە شەو بوەستی چکە یەقە کاتەوە شێەکە ناتوانانی بە شەو درە بکەیت. لە سنووری ئیداری گەرمیان 1,433,000 دۆنم زەوی بوونی هەیە و 12,000 جوتیا گرێبەستیان لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکە واژوو کردووە. بەهۆی هەورە بروسکە و کەش و هەوای گۆڕاوی چەند ڕۆژی ڕابردوو ژمارەیەک جوتیا زەویەکانیان ئاگری گرت و سوتا، ئەمەش دڵڕاوکی لای خاوەن بەرهەمەکان دروست کرد و هەرزوو دەست و بردیان لە دوورینەوەی بەرهەمەکانیان کرد. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، ئیداری گەرمیان.